ئەم گەرمایە وەک باسم کرد لە ساڵی 1836 بەریتانیا شتیوای بەخۆیەوە نەدی بوو. ئەم ساڵ بەریتانیا گەورەترین ڕیکۆردی خۆیشکان کە پلەکانی گەرما بەرزبوونەوە بۆ 40 پلەی سیلیزی. هەڵبەتا 40 پلەی سیلیزی ئێرە وەک 40 پلەی سیلیزی لای خۆمانیە لە کوردستان. ئێرە وڵاتەکە هەر چواردەوری بە ئاو دەورە دراوە. هەر بۆیە کاریگەری لەسەر خەڵکەکە زۆر زیاتر بوو، گەرمایەکی تااقەت پڕووکێنی شێداری هەیە، زۆر جیاوازتر لە لای خۆمان. ئەم گەرمایە وەک باسم کرد لە ساڵی 1836 بەریتانیا شتیوای بەخۆیەوە نەدی بوو. کێشە گەورەکە چی بوو؟ کێشە گەورەکە ئەوە بوو کە چه حکوومەت و چه خەڵک هیچ ئامادەکاریەکیان بۆ ئەم شتە نەکرد بوو. شتەکە باوەڕ پێ نەکراو بووی، واتە چاوەڕوان نەکراو بوو شتەکە. هیچ ئامادەکاریەکیان بۆ نەکرد بوو. هەر بۆیە تووشی چەندین کێشە ئەبوونەوە لە ناو هێڵەکانی شەمەندەفەر و لە ناو پاس و تەکسیەکان و تەنانەت ماڵەکان لەبەرەوەی ئێرە بە وڵاتێکی سار ناسرا، وڵاتێکی سار بووە وەک لە مێژووە زانیمانە. خانوەکان کە دروست کراون تەنها بەوە دروست کراون کە لە دژی سەرما خۆیان بپارێزن، نەوەک لە دژی گەرما. هەر بۆیە ماڵ لە دەرەوە گەرمتر، دەرەوە لە ماڵ گەرمتر. ئەوە شێوەیە بوو. ئەمەش خەڵک تەنانەت بڕوا بکە. من خۆم بە چاوی خۆم بینیمە سەرەی 4 سعاتی و 5 سعاتی گیراوە، زیاتر لە 300-400 نەفەر سەرەی گرتووە تەنها بۆ کڕینی پانکێک. بە کوردەکەی خۆمان خەڵکەکە بە پانکێک ئەیانژەنی، بەڵام پانکەکەشیان دەست ناکەو. ئەمە جوای لە هاو خەڵک کە پەنابەرێتە بەر ڕێگەکانی ئۆنلاین و کڕین لە دەرەوە بۆیان بێ. لەو کاتەشە هەرچی ئامێری فێنەکەرەوە هەبوو هەمووی نرخەکەی بوو بە 2 قات و 3 قات. لەبەرەوەی خەڵک پێویستی بوو لە وڵاتەیە. ئەو خەڵکێکی زۆر بازرگانەکان سوودیان بینی لەم دەرفەتە. ئەو خەڵکێکی زۆریش زیانی بەرکەوت لەبەر ئەوەی خەڵک بەشێکی زەوی کشت و کاڵی و ئەوانەیان هەبوو بەشێکی سووتە لە گەرمایە، یاخود تووشی چەندین ئاگر و ئەوە بوونەوە لە هەندێک شوێنی وێڵز و ئینگلاندا بەتایبەت. لە بەشی وێڵز وشکە ساڵی سەرتاسەری بوو. لێرە لە سکۆتلاندەم شوێنی منی لێرە پلەکانی گەرما هەڵبەتە کەمێک فەرقی هەیە لەگەڵ ئینگلاند. هەمیشە دەپلەیەک لێرە و لە ئینگلاند فەرقە. ئێرە کەش و هەواکەی سارترە، زیاتر باراناویە. لێرە هاوین 2 هەفتەیە، ئەویش بە پچڕی، وەک ئەوە نییە بڵێ لە لای خۆمان هەموو وەرزەکان 4 مانگ و 3 مانگی خۆیان تەواو.